ئەو ئێستا بووەتە هاوکاری سەدان منداڵی خاوەن پێداویستی تایبەت کە خۆی لە ساڵی 1986 لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کراوە و بەهۆیەوە لە مرۆڤێکی ئاساییەوە بووەتە مرۆڤێکی خاوەن پێداویستی تایبەت. لە ساڵی 1986 کە ئەو کات قوتابی خانەی پێگەیاندنی مامۆسایان بووم لە سلێمانی، لەلایەن ڕژێمی بەعسەوە دەست بەسەر کرام. تەمەنم 14 ساڵ بوو. ماوەی 2 ساڵ و 13 ڕۆژ زیندانی سیاسی بووم لە سلێمانی، لە ئەمنی بەلدە و لە بەغداد. بەهۆی هەڵواسینمەوە هەردوو دەستم ئێستا ئەمانم یعنی ناتوانم قورساییەک لە 10 کیلۆ زیاتر بەرزکەمەوە. ئەمانم هەمووی شانم بۆی هەڵواسینەوە لە دەستداوە. بەهۆی لێدانی تەزوی کارەباوە لە گوێچکەم دەماری حوتەمەمەها چاوم ئێستا ئاوای لێت و هەر بەهۆی لێدانی کارەبا لە زەکەرم تووشی نەزۆکی بووم. لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەڵێن بێئومێد بووین. هیدایەت دوای تەواوکردنی زانکۆ و دەست نەکەوتنی کار دەڵێ بیرم لەوە کردووەتەوە کوردستان بەجێڕیاڵم. من بیرم لەوە کردووە کە کوردستان جێبێڵم. یەکەم کات لێرە من لە شاری هەڵەبجەم پەری دەستکردی لێ لە هەڵەبجە هیچ ماوادێکی نییە پەرێکی دەستکرد بۆ من دروست کات. ئاسان گەشتن بکات بۆ من بۆی من بگەمە ئەو شوێنانەی کە پێویستە. کاتێک کە تۆ لە ئەوڵۆکە دەرونیان من و داڕۆخان ئیتر منیش ئەبێت چی بکەم. وە دووهەم شتیش ئەوەیە کە من خەلیجی زانکۆم تەواو کردووە، بەڵام حکومەت کە لە سەدا پێنجی دانا بۆ کەمە ئەندامان ئەوە جێبەجێ ناکات. باجە دوای ئازادبوونی لە زیندان ماوەی 25 ساڵە وەک مامۆستای پەروەردەی تایبەت خزمەت بە منداڵان دەکات. ماوەی 8 ساڵیشە لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە کار دەکات. ئەو نایشارێتەوە ترسی لەوە هەیە لە ئایندەدا هاوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت نەکرێت. لە ساڵی 1988 کە لە زیندان بەربووم، تقریبی لە 89 دەستم بە محازەرە کرد، وانە بڵێن وانە بێژی. لەو کاتەوە تقریبی ئێستا ماوەی 25 ساڵە لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە هەڵەبجە خزمەت بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەکەم. ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن دەڵێن بۆی ئەوەی جەستەمان تەواو نییە، بەهرەکانیشمان تاقی نەکراونەتەوە. لە بری حکوومەتیش سەرمایەدارێکی خێرخواز سنتەرەکەی بۆ دروست کردوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئافەرین.